سڵاوتان لێ ببینەرانی عزیزی کورسات نیوز ئەمڕۆ لە دووەمین دیداری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانین لە شاری سلێمانی هەڵبەت ئەمڕۆ دووەم ڕۆژی دیدارەکەی و ئێمەش بە باشمانزانی لە گۆشەی کورسات نیوز میوانداری هەندێک کەسایەتی و بەرپرسی نێو یەکێتی بکەین بۆی ڕۆیای یەکێتی ڕوون بێتەوە بۆ خەڵک بۆ کاروبارەکانی چ پەرلەمان بێت چه حکوومەت بێ یاخود ئۆرگانەکانی تر جا ئێستا لە گۆشەی کورسات نیوز بەڕێز دکتۆر نەرمین معروفم لەگەڵدایە سوپاس بۆ ئامادەبوونت سوپاس بۆم دەرفەتە دکتۆر ئەمەوێت لە پرسیاری یەکەم لەوە دەست پێ بکەم بە گشتی بۆ چوونی ئێوە لەسەر دووەمین دیداری گشتی یەکێتی چۆنە؟ طبعا سەرەتا سوپاس بۆ جەنابت و بۆ کەناڵی کورسات نیوز پیرۆزبایی بەستنی دووەم دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرجام یەکێتیەکان و سەرجام هاوڵاتیانی کوردستانەکەم کە یەکێتی بەپێی ئەو پەیرە و پرۆگرامی کەوا خۆی هەیەی توانی سوپاس بخوا بۆ دومین جار دیدارێکی فراوان ببەستێ ئەم دیدارە زۆ گرینگە لە بەرەوەی کاتوانم بڵێم سەکۆیەکی گەورەی و فراوانە بۆ گفتوگۆکردن بۆ ڕاگۆڕینەوە بۆ پشتخستنی بابڵێ بۆ پێشکەشکردنی پێشنیاز و سەرنج و بیرۆکەی نوێ لە کاری ڕێکخراوەیی لە کاری حیزبی لە کاری دامودەزاکانی حکوومەت بۆیە ئەم دیدارە هەنگاوێکی زۆ گرینگە لەبەرەوەی جیاواز لەو ڕیتمە تەقلیدیەیەکەوە هەمیشە لە لووتکەی دەسەڵاتەوانەیە فەرمان و ڕێنمایی و پێشنیاز بێتە خوارەوە نەخێر بە پێچەوانەوە یەکێتی هەروەکو چۆن هەمیشە حیزبێکی ڕێچکەشکێنە ئەبینین ئەمە بۆ جاری دووەمە لە ڕێگەی ئەم دیدارەوە لە ڕێگەی گەڕانەوە بۆ قاعیدەکەی بۆ جەماوەرەکەی ئەم لە ڕێگەی ئەم دیدارەوە پێشنیاز و سەرنجەکانی خۆی بەرزەکاتەوە بۆ سەرکردایەتی و لووتکەی دەسەڵاتی حیزبەکە کە هەم لە ڕووی کاری حیزبایەتیەوە ئەتوانێت بەو پێشنیازانە کار بکرێەوە هەمیش بۆ ڕۆڵی یەکێتی وەکو حیزبێکی پێکەنەری حکوومەت و دەسەڵات لە هەرێمی کوردستانە وارووا بەشێک لە حکومڕانێتی عێراق ئەتوانێت سوود لەم ڕاو پێشنیازانە وەربگیرێت چونکە یەکێتی حیزبێکە هەڵقوڵاوی کۆمەڵانی خەڵکە لەبەرەوە هەمیشە پشت و پەنای ئەو حیزبە کۆمەڵان و جەماوەر و قاعیدەکەیەتی کە لە چین و توێژی جیاواز پێک هاتوون لە بیرکردنەوەی جیاواز هاتوون لە خەم و ناڕەحەتی و یاخود با بڵێن لە جیاوازی چین و توێژنەکان ئەبینین سەرنج و پێشنیازی جیاوازیش بەزەکەێتەوە بۆی ئەمانە گرینگە بۆ ئەوەیکەوە لە بەرنامەی کاری حیزبە بۆ تا 2 ساڵی داهاتوو یا تا 4 ساڵی داهاتوو بتوانرێت سوود لەم پێشنیار و سەرنجانە وەربگیرێت. بەڕێستان وەکو ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر فراکسیۆنی یەکێتی تا چەند گرنگە بزانن جەماوەری یەکێتی دەنگدەری یەکێتی لەم جۆرە دیدارانەدا پەیامەکانیان بگا بە ئێوە بزانن ڕۆیای یەکێتیش بەگشتی چۆنە بۆ کاری پەرلەمان. بەڵێ بەدڵنیاییەوە کوتم لە بەرەوەی کە خۆی بۆ خۆی یەکێتی حیزبێکی جەماوەریە لە هەڵقوڵاوی کۆمەڵانی خەڵکە بۆیە ئەم دیدارانە گرنگەکەی لەوەیە کە دەرفەتە ڕەخسێنێ بۆ سەرجەم کادرەکان بۆ لە هەر پلە پێگەیەکا بن لە هەر ئۆرگانێکی حیزبا کارکان لە ناوچە جیاوازەکانی کوردستان و تەنانەت لە عێراقیش ئەتوانێت بەوەکوتم بە بیرکردنەوەیەکی هاوباش بە ئەو سەکۆ فراوانە گفتوگۆ بکەین پێشنیاز بکەین لە ئەزمموی کاری خۆمانەوە لە تێڕوانی و نودیدمان بۆ داهاتوانێ هەموو ئەم پێشنیازانە گەڵاڵە بکەین ئاوێتە یەکی بکەین بیکەینە بەرنمەیەکی کاری داهاتوو هەم لەسەر ئاستی وەکوتم حیزب لە ناو ئۆرگانەکانی حیزبە یاخود لە ناو حیزب لە ناو حکوومەتە بۆیە تەنانەت بۆ بەرنمەی داهاتووی حیزب لە پرۆسەی بانگەشەیە یاخود لە بەشداریکردنی لە هەڵبژاردنەکانی چ لەسەر ئاستی هەرێم چ لەسەر ئاستی حکوومەت یاخود لەسەر ئاستی عێراق ئەم دیدارانە گرنگی خۆی هەیە بەرچاوڕوونێکی زیاد چکە دوجار بوونی حیزب بوونی حکوومەت بۆ چییە بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکە مجتەماع و کۆمەلگا بەردەوام گۆڕانکاری بەسەرەیە گۆڕانکاریەکان هەندێکیان لە هەناوی کۆمەلگا و هەندێکیشیان بە کاریگەری دەورودۆر و جیهانی دەرەوەیە کاریگەری هەیە بۆیە بێ کۆمەلگا و ئەبێ بەرنامەی حیزب و حکوومەت ڕنگدانەوەی خواست و ویستی کۆمەلگا کەواتە لێرەوە ئەتوانین بڵێن ڕۆیای یەکێتی بۆ کاری پەرلەمانی کە ئێوە پەرلەمانتارێکن لەسەر فراکسیۆنی یەکێتی ئەوەیە کە ئەبێ خزمەتی میلەت بکە گومانی تیانە هەر خۆی یەکێتی لە مێژووی کاری خۆیان لە چ لە کاتێکەوە لە شاق بووە لە خەباتی شۆڕژگێری و چەگاریە بووە بۆ مەبەستە دامەزراوە و کاری کردووە و لە دوای ڕاپەڕینیشەوە هەم بەم نەفەسە بەم ڕیتمە کاری کردو کە چۆن بتوانێت خزمەتی کۆمەڵانی خەڵک بکە جا چ لە کای حکومی بێ لە کای حیزبی بێ لە کای کاری پەرلەمانیا بێ. بەڵێ بەڕێستان پێم وابێ لە لیژنەی حکوومەتا بەشدار بوون ئەوەی کە هەیە پەیوەندی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق تا چەند لەو لیژنەیە گەڵاڵە کرا و قسەی لەسەر کرا و
خواستی یەکێتی بۆم پەیوەندیە چۆنە ئەگەر لە زاری تۆ بیزانانی. بەڵێ لە کارەکانی دانیشتەکانی دوێنێ و هەروە ئەمڕۆژ لە لیژنەکانی پێیوەست بە حکوومەتەوە بەشێک لە تەوەرەکان پەیوەندی هەبووە بە پەیوەندی نێوان حکوومەتی هەرێمە حکوومەتی فیدرال کە ماتوانین بڵێن لە ئێستا ئەمە ناوڕۆک و کڕۆکی کارەکانی ئێمە لە پەرلەمانی عێراق وکو نوێنەرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان و نوێنەرێکی هەرێمی کوردستان بەشەیەکی گشتی کە کار لەسەرەوە کەین چۆن بتوانین شایستە و مافەکانی خەڵکی کوردستان لە ناو یاساوڕێسەکانی حکوومەتی فیدراڵیا جێگە بکەینەوە داکۆکی لەو مافانە بکەین و ئەو کێشە و گرفتانەی کە کەڵەکە بوون لە ماوەی چەند ساڵی ڕابردووە بتوانین هەوڵ بین لە ڕێگەی خۆمانەوانێ بتوانین ئەم کێشانە چارەسەر بکەین و ئەو کێشانەیەکەوە با بڵێن گەیشتە بنبەست بتوانین دەرچەیەک و ڕێگە چارەیەکی بۆ بدۆزینەوە هەندێک لەو یاساوڕێسانەیەکەوە لە کاتی سەدەمی ڕژێمی پێشوە دەرکراون بتوانین ئێمە لە ڕێگەی کاری پەرلەمانی و کار بکەین بۆ هەڵوەشاندنەوەیان و یاخود ئەو یاسانەی کە پێویستە بۆ ڕێخستنی ژیانی عێراقیەکان بە هەرێمی کوردستانی شەوانەی ئەمە بتوانین پشک و شایستە و مافی خەڵکی کوردستان لەناو ئەو یاسانە جێگیرکەین ئەمانە گرینگە. فراکسیۆنی یەکێتی لەم کێشانەیە کە باس کرد لە چارەسەرکردنیا لە دەرچواندنی یاسای ئەمە بینین لە کاتی دەرکردنی یاسای بودجەی گشتی عێراق جێگری سەرۆگۆزیرانی هەرێمی کوردستان لەوێ خۆی حەزوریە بوو فراکسیۆنی یەکێتی حەزورێکی باشیە بوو بە گشتی وەکو سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاماژەی پێکردو حەزوری فراکسیۆن و حزبەکە لە عێراق چەند گرنگەزانن. بەڵێ ئێمە توانین بڵین لەوێ لە بەغدا کە توانین بڵین ناوەندێکی گرنگی سیاسیە بۆ عێراق و بۆ ناوچەکە و یەکێتیش هەمیشە بە گرنگیەوە ئەڕوانێتە بەغدا لە بەرەوەی کە ناوەندێکی بڕیاری سیاسیە بۆیە هەمیشە لە هەوڵی ئەویان کەوا پەیوەندیەکانمان بۆ ئاراستەیە بێت کە چۆن بتوانین سوود لەم پەیوەندیانە وەربگرین و بتوانین بەکاری بهێنین بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان و بەشێکی گشتیش بۆ خەڵکی عێراق بۆیە هەم فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا و هەمیش تیمی یەکێتی لە ناو حکوومەتی فیدراڵە هەمیشە توانین بڵین بەیەک ئاراستەکارەکەین و پەیوەندیکی باشمان هەیە لەگەڵ فراکسیۆنەکانی تری ناو پەرلەمانی عێراق و لەگەڵ لایەنە سیاسەکانی تری عێراق هەم کوردیەکان و هەم ئەوانەشی کەوا کوردنین لەگەڵ هەموو پێکاتەکانی ترا ئەمە پەیوەندیکی باشمان هەیە ئامانجبانەکەەوە ئەم سامان و خێروبێری ئەم نیشتیمانە بەشەیەکی دادپەروەرانە و یەکسانان دابش بکرێ و پشکی هەرێمی کوردستان و مافی خەڵکی کوردستان پارێزراو بێ بۆیە توانین بڵێم لە ماوەی ڕابردووە ڕۆڵێکی باشی بینیوە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی لە بابەتی یاسای بودجە ڕەنگە هاوڵاتیان بیریان مابێ ئێمە هەر ئێمە بووین وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو یاسای بودجەی 3 ساڵەیە بەجێگیرکردنی ئەو بڕگەیە کەوا بڵاو بۆ بەناو خەڵکا بە ناوی پارێزگای ناڕازی توانیمان بناغەیەک بنەمایەک دابنین لە ڕووی قانونیەوە بۆ موچە و شایستەکانی خەڵکی کوردستان و بە تایبەتی موچەی فەرمانبەران کە لە دوجارە دادگای فیدراڵی لە بڕیارەکەی خۆیان لە کاری بەو بەرگە و مادە یاساییە کرد کە لە قانونی موازنە هەیە و هەر کەسێکیش بێوێ دڵنیا بێتەوە لەوا توانێت بچێتەوە سەر بڕیارەکەی دادگای فیدراڵی بۆیە ئەمە بەڕاستی ئەمن لەو کاتێک کاڵین ئەمە دەستکەوتێکی گرنگە بۆ میلەتەکەمان بەڵام ئەمە مافی موچەخۆرانی ئێمە بوو و واجبی ئێمەش بوو کوێنەرانی خەڵکی کوردستانەکەەوە داکۆکی بکەین لە مافەکەیان ئەوەی کە ئێمە وەکو ڕۆژنامە نووس هەستمان پێ کردووە تۆ چالاکانە لە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق کارەکەی واوەی ئەمە بەردەوام گفتوگۆمان لەگەڵ تا کردو حزورێکی باشە هەیە و بەردەوام دەست بۆ کێشەکانە بەی هەوڵی چارەسەری و کێشانەی پەیوەستن بە موچەخۆرانی هەرێمی کوردستان بەردەوام لەگەڵ ئەمەیە خەریکی چ بە حکمی پسپۆڕەکەی خۆت بێ یاخود وەکو ئەندامێکی چالاکی پەرلەمانی عێراق ئەمێ لە زاری تۆ خەڵکەمە بزانێ ئایا کێشەی موچە ئێستا لە چ قۆناغێکێتی ئەتوانین بڵین چارەسەر بووە؟ کێشەی موچە یەکەم لە ناو یاسای بودجەیە وەکوتم ئێمە بڕگەیەکمان چەسپاندووە کە موچەی هەرێمی کوردستان ئەبێ زامن بکرێ دوو بڕیاری دادگای فدراڵی لەسەر دەرچووە کە ئابێ موچە بە دەربکرێت لە هەموو کێشە و ململانەیەکی سیاسی و ئیلزامە لەسەر حکوومەتی فیدراڵی بەڵام مەرجی هەیە ئەو مەرجانە هەندێکی ئەگەڕێتەوە بۆ یاسای ئیدارەی مالی کە لە ساڵی 2019 دەرچووە کە پەیوەندی هەیە زیاتر بە بابەتی داهاتە نانەوتیەکانەوە لامان کاتە لە ناو یاسای بودجە هەندێک پابەندی تر هەیە لەسەر هەرێمی کوردستان کە ئەوەی بەشێک کە پەیوەندی هەبێ بە موچەوە با بڵێن زیاتر بابەتی راپۆرتە داراییەکان و میزانی مڕاجعە و هەندێک بابەتی دارایی و ژمێریارە کە ڕەنگە دەرفەت نەبێسە باسی بکەین لە هەمان کاتشا هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و شان بەردەوامەکانی حکوومەتی هەرێم بۆ سەردانیکردن بۆ بەغا و
هاتنی تیمە تەکنیکیەکانی ئەوان بۆ هەرمی کوردستان بۆ ئەوەیکەوە جۆرێک لە تەنسیقێکی زیاتر دروست بکرد لە بەرەوەیکە ڕاستیەکە ویژەوەیەکەوە ئەو سیستمە ژمێریاری لە هەرمی کوردستان کاری پێکراوە جیاوازە لەوەیکەوە لە حکوومەتی فیدراڵ کاری پێکراوە بۆیە جیاوازی ئەم دوو سیستمە ژمێریاریە دابڕانێکی زۆرێک دە ساڵێک لە نێوان هەرێم و بەغدایە لە دوای بڕینی پشکی هەرێمی کوردستان لە حکوومەتی فیدراڵەوە کێشە هەڵواسراوەکانی دۆسەی نەوت و گازی هەرێمی کوردستان و ڕاگررتنی هەناردەکردنی نەوتی هەرێم لە بەندەری جیهانی تورکیاوە ئەمانە سەرباری هەندێک ڕەنگە کێشەی سیاسی ئەمانە زۆربەی کات ڕێگر بوو بن لە ماوەی ڕابردووە بەڵام خۆشبەختانە توانین بڵێن لە دوای دادگای بڕیاری دادگای فدراڵیەوە تا ڕادێک کێشەی موچە چارەسەرێکی باشتری بۆ دۆزراوەتەوە و ڕێچکەیەکی باشتری گرتوتە بەر کە ئەگەر چی لە ساڵی 2023 موچە نەدرا و لە ساڵی 2024 موچەیەک نەدرا بەڵام ئەگە باراوردێکین بە ماوەی ڕابردوو توانین بڵێن باشترێکە و هەوڵەکان بەردەوامە بۆ جێرانەوەی ئەو بڕەپارێژ لەبەرەوەی کە لە جیاوازی ئەو دوو سیستمە ژمێریاریە لە جیاوازی ئەژمارکردنی پشکی هەرێمی کوردستانە لە کەمی ئەژمارکردنی پشکی هەرێمی کوردستانە کە لە ئێستا بەداخۆ 12.67 کە ئەمە هی ئەم سەردەمەنیە ینی توانین بڵێن دە ساڵێک بەر لە ئێستایە لەمانەوەی دەستەواژەی ئینفاقی فعلی لەناو یاسای بوجاکەەوە شەرینی ئەم خولی پەرلەمانی هینی خولەکانی پێشووە هەموو ئەمانە ڕەنگە تا ڕادەیەک نیگەرانی هێشتا موچەخۆر مابێ لە هەرێمی کوردستانە و ئێمەش ئەو نیگەرانیەمان مابێ بەڵام هەوڵەکان هەر بەردەوامە ومێدەکەیە کە کێشەی موچە تا ڕادێک بۆ تا ڕادێکی زۆر لە بەرەوەیکە هەفتەیەک بەر لە ئێستا بەڕێ سەرۆکوەزیرانی فیدراڵیش لە هەرێمی کوردستان لە دیدارێکە ئاماژەی بەوەیە کەوە ئەو کێشانەی کە ماوەن زیاتر کێشەی تەکنیکین کێشەی هوەرین کێشەی یاسایین نە کێشەی سیاسی بۆیە ئەمە خۆی بۆ خۆی توانین بڵێن هەنگاوێکی باشە کەوە لە ئایندا بتوانێت بە تەواوی کێشەی موچە چارەسەر بکرێت چونکە دوجار موچە بۆتە بابەتێکی فیدراڵی و حکوومەتی فیدراڵیش مولزەمە بەوەیکەوە موچە بنێرێ بەڵام ڕێکەوتن لەسەر لیستی موچەکان لەسەر ئەو تێبینیانێکەوە حکوومەتی فیدراڵ دیوانی چاودێری هەیەە چارەسەرکردنی ئەو تێبینی و کەم و کورتیانە ئەمە پرۆسەکە خێراترەکە ئەمە بە کورتی وەڵامی ئەوشم دەستکەوێ مەسلەی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان چ وەک یەکێتی وەکو فراکسیۆنێکی یەکێتی لەگەڵ چیان بۆ ئەم پرۆسەیە و پرۆسەکە لەکوێدایە گەر زانیاریتانە بێت خۆی لە ڕاستیا ئێمە لە سەربەندی داڕشتنی یاسای بودجەی 2023 کە بودجێکی 3 ساڵە بوو ناڕزایەتیمان دەربڕی سەبارەت بە و بڕەپارەی کە بۆ تێچووی بەرهمێنان و گواستنەوتی هەرێمی کوردستان دیاریکرا ناو یاسای بودجە لە کاتی خۆشە هەر لەم کەناڵە ئازیزی کورسات و ئاماژەمان بۆ کردکەوە بڕەپارەیە ئاستەنگ دروستەکە بۆ هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان کە بە نزیکەی 400,000 بەرمیل دیاری کراوە لە ناو یاسای بودجەیە بەڵام دوجار بەهۆی ئەو کێشە و ململانی سیاسیانی کەوا هەبوو بە زۆرینە لە ناو پەرلەمانە لایەنەکانی بەبێ ڕەزامەندی ئەمێ وەکو کورتیان پەڕان ئەم بڕگەیە بەڵام ئەکە بۆ وەکوتمان هەروکوەوەی کە پێشبینیمانەکرد نەتوانران نەوتی هەرمی کوردستان هەناردە بکرێت لەبێت کە تێچووی دەرهێنان و گواستنەوەی نەوت دەرمی کوردستان زیاترێکە لەو 6 دلارێک کە لە ناوچەکانی تری عێراق دیاری کراوە بۆ چەلگە نەوتیەکان بۆیە لە ماوەی چەمانگی ڕابردووە توانین بڵێن زیاتر لە کۆتاییەکانی ساڵی 2024 هەوڵەکانمان شڕ کردەوە ئێمە وەکو لیژنەی دارایی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستان تەنانەت لیژنەی دارایی سەردانی هەرێمی کوردستانی حکوومەتی هەرێمی کوردستانی کۆبنەوەشمان کرد لەگەڵیانە بۆ لێک نزیککردنەوەی زیاتری هەردوو لە بۆ دووبارە هەموارکردنەوەی یاسای بودجە و خۆشبەختانە توانیمان لە سەرەتای مانگی دوی ئەم ساڵە مادەی 12 بڕگەی دووەم خاڵی جیم هەموار بکەینەوە لە قانونی موازنە کە بەپێی ئەو هەموارە نرخی 16 دلار یا بڕی 16 دلار دیاری کراوە بۆ بەرهمێنان و گواستنەوەی یەک بەرمیل نەوتی هەرمی کوردستان بە شێوەیەکی سەرەتایی پێشبینی ئێوە چیە بۆ ویست ئەوە بگەم ئەوەی کە ئێستا لە ڕووی یاساییەوە چوارچێوەیەکی یاسایی هەیە ماوەتەوە سەر مەسلەی ڕێکەوتنی کۆمپانیا نەوتیەکان لەگەڵ حکوومەتی فیدراڵا کە لە ئێستا ئەوان گرنتیەکی زیاتریانەوێ بۆ ئەوەیکەوە ئەو 16 دلارەیان لە داهاتووە دوای ئەوەیکەوە کۆمپانیایەکی پسپۆریەت خەمڵاندنێکا بۆ تێچووی کەلگە نەوتیەکان ئەگەر بوو بە 20 دلاریان زیاتر یا کەمتر گرنتی وەرگرتنی ئەو شایستانەیان لە حکوومەتی فیدراڵی ئەوێ و هەروەها ئەو زەرەرێک کە لەیان کەوتووە لە ماوەی ڕابردوو لە ڕاوەستانی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان چۆن بتوانێت قەرەبوو بکرێتەوە هەوڵەکان بەردەوامە بۆ لێک نزیکردنەوەی هەردوولا و گەیشتن بە سیغەیەک
بۆ ئەوەی کەوا بتوانێت لە ئایندێکی نزیکانە و تێرەمی کوردستان جارێک کەوچێتەوە بازارەکانی جیهان. بەڕێز دکتۆر نەرمین معروف سپاس بۆ ئامادەبوون لە گۆشەی کورسات نیوز. بەڕێزان دیداری ئەم جارەمان کۆتایی هات تا چاوپێکەوتنی دواتر بەخواتان ئەسپێر.